دیمەنی ئامادەبوونی بەرفراوانی چین و توێژە جیاوازەکانە لە ئێوارە کۆڕێک کە لەلایەن ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەریەوە بۆ خۆشەویستی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ساز کرابوو. نەمە ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەری هەستاین بە سازدانی ئەم کۆڕە بەرفراوانە بۆ دەخۆشەویستی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەش پێمان دەڵێت کە هەردەم کۆمەڵی دادگەری بەسەر جەم وەرگانەکانیەوە خەمی سەرەکی و ئامانجی گەورەی لە ژیانە خەمی خەڵکە بەڕاستیکە خەڵک بژێڕێتەوە ژێر سا و سێبەری ئەو دینە پیرۆزە و ژێر قیادە و ڕیادەی ئەو پێغەمبەرە سەردار و سەرۆرە. چکە بەڕاستی لە مێژووی مرۆڤایەتیدا کە مرۆڤێک شایانی ئەوە بێ بە بیکەیتە قیادە و براگەورە و سەرمەشقی خۆت تەنها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لە 40 ساڵی بوو بە پێغەمبەر بە درێژی زەمان بە پانی زەمین بوو بووە نوێنەری ڕەب العالەمین. چین و توێژە جیاوازەکان هەمووان هاتوون خۆشەویستیان بۆ پەیامبەری ئیسلام محەممەد درودی خودای لەسەر بێت دووپات بکەنەوە. دەستخۆشیش لە ئامادەکارانی کۆڕەکە دەکەن و ئەو جۆرە چالاکیانە با گرنگ و پێویست دەزانن. و دەستخۆشی پێزانیمان هەیە بۆ ئەنجومەنی حاجیاوە کە هەمیشە لە یادکردنەوە بۆوانە ئاینیەکان پێشەنگی نواندووە. یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەڕاستی یادکردنەوە و لە یادبوونی پێغەمبەر زۆر گرنگە. ئەویش بەوە دەبێت کە ئێمە لە ئاسایی ڕەوشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بکەینەوە. پێغەمبەر کە هات سەرمەشقی گۆڕانکاری بوو، سەرمەشقی ڕوبەڕووبوونەوەی زوڵم و زۆرداری بوو، سەرمەشقی کۆتایی هێنانی سیستەمی کۆیلایەتی بوو. چکە هەتا کو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هات سیستەمی کۆیلایەتی کۆتایی نەهات. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کاتێکدا هات بۆ مرۆڤایەتیکەوە یەکپارچە تاریکستان و لادان و انحراف و ناڕەحەتی بەرامبەر مرۆڤایەتی، ینی مرۆڤ لە ئاستێکی خراپدا بوو لە کۆیلایەتی و ژێردەستەیی و هەبوونی نادادی و ناپاکی. پێغەمبەر خوا صلی الله علیه و سەلەم فێری کردنکەوە بە هیوا بین بۆ گۆڕانکاری، بێ هیوا نەبین. فێری کردنکەوە ناکرێ دەستە پاچەی من ڕابوەسین بەرامبەر پەسەم و نادادی، بەڵکو پێویستە خاوەن هەڵوێست و خاوەن پەیام و خاوەنی ئیرادە بین بۆ ئەنجامدانی گۆڕانکاری. توخوا چەند شەوێک ئێمە لە شەوان نووسینە بە خەیاڵی ئەوەی بە خزمەت ئەو پێغەمبەرەی بگەین عەلەیهی سەڵات وەسەلام. توخوا لەسەر بالیفی دوو فرمێسکمان ڕێشتیە ئیشتیاقی دیداری ئەو محەممەد المستەفای بین. نابەخوای بخوای کە سەر لەسەر بالیف دادەنێن هەمووشمان لەبیرە تەنها محەممەد المستەفا نەبی عەلەیهی سەڵات وەسەلام. ئێوارە کۆڕەکەی ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵ بە بەشداری مامۆستایانی ئاینی مامۆستا شێرزاد و مامۆستا خالید گەردی و تیپی سرودی ئیسلام بەڕێوەچوو. سەنتەر و ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەری بەردەوام کاریان لەسەر پەروەردە و بانگەواز کردووە و لە بۆنەکانیشدا ڕۆڵی کاریگەر و باڵایان هەبووە و ڕەنگیان داوەتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، حاجیاوە.